بناوی خۆی بەخشندەی میهرەبان حەمد و سەنا و سوپاس و ستایشی بە پایان بخوای پەروەردگاری جیهان درود و سەلام لەسەر پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم و لەسەر ئەهل بەیت و هەموو یاران و هەموو شوێنکەوتوانیان تا کۆتا زەمان. برایانی بەڕێزم لە شەرحی کتێبی التجوید المصورەکەی دکتۆر ئەیمن ڕوشدی سوەیید گەیشتینە لاپەڕەی 163 باس لە حروفی عەرەبیەکەین لەو ڕوانگەوە کە بزانم کامیان بە قەڵەو ئەخوێنرێتەوە کامیان بە ناسکی ئەخوێنرێتەوە، کامیان مفخمە و کامیان مڕققە. حروفی مستعلی خص ضغط قض هەموویان مفخمە، واتە خا صاد ضاد غین طاء قاف ضاء، ئەمانە هەموویان مفخمە خوێنرێتەوە دائیمەن. و باقی حرفەکانی تری عەرەبی جگە لەم حرفانە لەم حەوت حرفە باقیەکانی مڕققە جگە لە سێ حرف نەبێ، جگە لە سێ حرف نەبێ هەمووی بە ناسکی خوێنرێتەوە، جگە لە سێ حرف نەبێ سێ حرفەکە ئەلیف لام ڕە، ئەمانە جار جار مڕققن جار جار مفخمن، جار جار مڕققن جار جار مفخمن. بە یعنی کەوابوو یعنی بەپێ ئەم قاعیدەیە بێ، بەپێ ئەم قاعیدەیە بێ جگە لە چی وچی کاک ئازاد حروفی مستعلی چی وچین؟ بیخوێنەوە هینەکە بخوێنەوە جوملەکان. خص الضغط يعني جگە لەمانە ئەمە یەک ئەمە دوو ئەمە سێ ئەمە چوار ئەمە پێنج ئەمە شەش ئەمە حەوت، جگە لەم حەوت حرفە ئەمانە طبعا مفخمە خوێنرێتەوە، واتە قەڵەوە مفخم، واتە قەڵەوە خوێنرێتەوە. جگە لەم حرفانە هەرچی حروفی عەرەبی هەیە ئەم چەند حرفەمانەتەوە 22 ئیتر هەمووی مڕققە جگە لەمە باقی حرفەکان مڕققن، بەڵام ئاگامان لێ بێ سێ حرفمان هەیە، سێ حرفمان هەیە ئەلیف لام ڕا، ئەمانە ئەم سێ حرفە لە بەینی تەفخیم و تەرقیقایە، یعنی لە بەینی قەڵەوی و تەرقیق، واتە قەڵەوی و ناسکیە. ئەلیف لام ڕا، ئەلیف لام ڕا. ئێستا ئێمە زانیمان ئەمە هەمووی مفخمە، باقی حرفەکانی تر هەمووی مڕققن، ئەم سیانە ئیشەکەمان لەسەر ئەم سیانەیە، یعنی ئیشەکەمان لەسەر ئەم سیانەیە. ئیتر تەواو ئێستا ئەمە ئەسڕینەوە، ئەوە یعنی حرفەکانی استعلام هەمومان سڕیەوە و ئەستیفالیش هەمومان سڕیەوە ئیلا ماوە لەسەر ئەلیف و لام و ڕا. ئەلیف و لام و ڕا چی کاتێ ئەلیف مفخمە چی کاتێ مڕققە، وتمان جارجار مفخمە جارجار مڕققە. هەر کاتێ طبعا ئەم مەوزوعەکە ئەڵێ تكون الألف تابعة للحرف الذي قبلها من حيث التفخيم والترقيق، ئەڵێ ئەلیف تابع بۆ حرفەکەی پێشی خۆی، حرفەکەی پێشی خۆی. ئەلیف ئێمە ئێستا باسەکەمان باس ئەلیفە، لەناو ئەم سیانە ئێمە باسەکەمان باسی ئەلیفە. ئەلیف تابع بۆ چی کاک دکتۆر؟ ئەلیف تابع بۆ چی؟ بۆ حرفەکەی پێشووی. ئەگەر حرفەکەی پێشووی بۆ نمونە خا بێ چۆن ئەخوێنرێتەوە؟ خا حرفێکی قەڵەوە، وایە حرفێکی قەڵەوە، کەوابوو ئەلیفەکەش چییە؟ قەڵەوە. ئێژین خا خالیدینە، وایە کاک یاسیمانیە؟ ئەمە چییە؟ لەبەرەوەی خاکە قەڵەوە ئەلیفەکەش قەڵەوە، یعنی ئەلیفەکە تابع بۆ پێشەکەی خۆی. وانە نمونەی تر وەکو چی؟ قائمینە ولا الضالين، وانە من الله
من الله ويراؤون تەواو براکانم ئەمە حاڵەتی ئەگەر پێشەکەی مفەخەم بوو ئەمیش چییە؟ ئەمەش مفەخەمە. ئەی ئەگەر پێشەکەی مڕەقەق بوو، ئەگەر پێشەکەی مڕەقەق بوو وەکو چی؟ ئەسسەما. چیە لە پێشەوە؟ میم. میما لە پێشەوە. میم حرفێکی چییە؟ وەکو ئەلما. ما ئەسسەمائیش نەڵێن، بڵێن ئەلما ئاسانترە. ئەمە چیە لە پێشەوە؟ میم. میم حرفی چییە؟ مڕەقەقە یان مفەخەمە؟ مڕەقەقە. کەوابوو ناژین ئەلما شتیوان نییە، ئەڵێن ئەلما. تەواو. کەوابوو ئەلیف ئەگەر پێشەکەی مفەخەم بوو مفەخەمەی خوێنینەوە، ئەگەر پێشەکەی مڕەقەق بوو مڕەقەقەی خوێنینەوە. ئەمە ئەلیفمان تەواو. ئێستا دێینە سەر ئەمە ئەلیف تەواو. هاتینە سەر بەشی دووەمی کە چییە؟ لام. قاعیدەی لاممان چییە؟ لاپەڕەی چەندە ئێستا؟ لاپەڕەی 167. 167 حکمی لام. حکمی لام. لام لە زمانی عەرەبیە، لام لە زمانی عەرەبیە خۆشەویستەکانم لە یەک شوێنە قەڵەوە. لام لە زمانی عەرەبیە لە یەک شوێنە بەس لە ئەڵڵایە قەڵەوە، بەس لە وشەی ئەڵڵایە قەڵەوە کرێ، بەس لە وشەی لەفظی جەلالە ئەڵڵا. ئەڵڵا لە لەفظی جەلالە ئەڵڵا لام چی ئەکرێ؟ تەفخیم ئەکرێ. لەفظی جەلالە لە قورئانە ئەڵڵا لە قورئانە یان تەفخیمە یا تەرقیقە، یا مفەخەمە یا مڕەقەقە. چی کاتێ مفەخەمە و چی کاتێ مڕەقەقە؟ ئەڵڵا. سەیری پێشی کەلیمەی ئەڵڵاکەین، سەیری پێشی کەلیمەی ئەڵڵاکەین. ئەگەر فەتحە و ضەممە بوو ئەوە ئەڵڵاکە بە قەڵەوی ئەیخوێننەوە. مەسەلەن بۆ نمونە هو الله. تەواو برا بەڕێزەکانم. هو الله. ئەی ئەگەر کەسرە بوو ئەو کاتە بە مڕەقەقی ئەیخوێنینەوە وەکو چی؟ وەکو بسم الله. ئەمە قەڵەوە، بەڵام ئەمەیان چییە؟ بسم الله کەسرەیە. کەوابوو چۆن ئەخوێندرێتەوە؟ بە نەرمی واتە بە ناسکی. ناڵێن بسم الله، ئەڵێن بسم الله، ئەڵێن بسم الله. ئێستا زانیمان وشەی ئەڵڵا بەس لە وشەی ئەڵڵایە لام تەفخیمەکرێ، بەس لە وشەی ئەڵڵایە. چی کاتێ تەفخیمەکرێ؟ ئەگەر پێشەکەی ئەم حرفەی پێشوو پێش ئەڵڵاکە، حرفەکەی پێش ئەڵڵا ئەگەر زەممە بوو یان چیتر بوو کاک ئازاد؟ ئەگەر زەممە بوو یان فەتحە بوو. بەڵام ئەگەر کەسرە بوو چییە؟ مڕەقەقە. تەواو برا ئازیزەکانم. لەسەر ئەمە هیچمان هەیە تا بڕۆینە بەشی ئەخیری بابەتەکەمان کە ئەویش بریتیە لە ڕائەکە.